بسم الله الرحمن الرحيم. برایانی بەڕێز و خۆشەویست، سەلام و ڕەحمەت و بەرەکاتی خوا برژێت بەسەر هەموو لایەکمان. لە خزمەت مووقیفێکی پێغمبەری خوا ئەبین صلی الله عليه وسلم، مووقیفێکی جوان، هەڵوێستێکی بەرز کە گەورەی پێغمبەری خوا نیشان ئەدا صلی الله عليه وسلم، میهرەبانی ئەم زاتە، دڵسۆزی ئەو پێغمبەرە خۆشەویستە نیشان ئەدا هەتا بەرامبەر بە دوژمن و ناحەزەکان. لێرە و لەوێ ئێمە ڕۆژانە ئەتوانم بڵێم گوێمان لێ ئەبی کە کەسانی ناحەز بە ئیسلام، کەسانی کافر لە ئەوروپا، لە فەڕەنسا، لە شوێ و لە شوێ دەیانەوێ سوکایەتی بە کەسایەتی پێغمبەر بکەن صلی الله عليه وسلم بە ناوی ئیرهاب و بە ناوی تیرۆر و بە ناوی تۆقاندن و ئەم جۆرە شتانە. بەڵام وەرە تەماشای مووقیفەکانی پێغمبەر بکە صلی الله عليه وسلم، ئەو جار بۆ دەرئەکەوی کە چەندە پێغمبەرێکی میهرەبان بووە، ئەو جار دەردەکەوی کە پێغمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕاستی ڕەحمەت بووە لە بۆ هەموو عالم، لە بۆ هەموو بوونەوەرە بە مسلمان و غێرە مسلمانیشەوە. لە صحیح بوخاری و مسلمە هاتووە ئەم بەسەرهاتە و ئەو مووقیفەی پێغمبەر صلی الله عليه وسلم لەگەر یەکێک لە دوژمنە سەرسەختەکانی ئیسلام کە ئەویش بە ناوی ثومامەی کوڕی ئوثال. ئەم پیاوە لە یەمامە ئەبیت، لە حەنەفیەکان ئەبیت و کافرێکی دڵڕق ئەبی بەرامبەر بە ئیسلام و بەرامبەر بە پێغمبەر صلی الله عليه وسلم بە شێوەی تایبەت. ئەکەویتە ناو مەفرەزەیەکی مسلمانان، ئەگیرێت، دەهێنن لە بۆ مزگەوتی پێغمبەر صلی الله عليه وسلم لەوێ لە دینگەیەکە ئەیبەستنەوە. پێغمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئەچیتە ژۆرەوە تەماشاکە، پیاوێک بەسرایەتەوە فەرمێ ئەمە چییە؟ وتیان ئەمە ثومامەیە. لێی نزیک بوو، مەرحەبایەکی کرد و پاشێوە فەرمووی ما عندك، چت لایە ئەی ثومامە؟ ما عندك یعنی چت دەوێ، مەبەستت چییە؟ یان تەسەووری تۆ چۆنە بەرامبەر بە ئێمە؟ تۆ پێت وایە ئێمە چت لێ دەکەین کە ئێستا کەوتویتە ناو دەستی ئێمە، دوژمنێکی ناحەزی سەرسەختی ئیسلام و ئێمە بووی، تەسەووری چی ئەەکەی؟ ئەم پیاوە گوتی وەڵاهی هەر تەسەووری خێر ئەەکەم لە تۆ، گومانی خێرت پێ ئەبم. اینجا گوتی ئین تەقتل ذا دەم وئین تغفر شاكر أو إن تنعم على شاكر. قلت أجر هاتو دم كجيد أو كسيك دا كجي كخاون خوينة اللي شرحكيها زنان أفرمون دو معناه يشان معناه أوية كمن مستحقي كشتنم لبلوي ديالا خوي أناسيد بايت شندي وكودالن لو كان ما أجر بشم كجي جاي خويتي قليت لناكري معناه دو من أوية أجر بم كجي كسوكاري زورم هي چونکە ڕئیسی عشیرەتێک بوو، خەڵکەشی زۆری هەبوو، یعنی ئەگەر بم کوژی ئەوە خزمەکانم عشیرەتەکەم تۆرم ئەکەنەوە، ئەبێ ئاگاداری ئەوە بی. خۆ ئەگەر چاکەم لەگەر ئەەکەی وئین تنعم، ئەوە نیعمەت و ناز و نیعمەت لەگەر کەسێک ئەەکەی کە شاکرە، واتە سوپاست ئەەکەم لەسەر ئەو چاکەیە. وئین كنت تريد المال فسل تعطى منه ما شئت. ئەگەر پارەشت ئەوێ، ئەوە هەرچی ئەتوێ لە پارە من ئامادەمە پارەت پێدەم. پێغمبەر صلی الله عليه وسلم جوابی چی ناداتەوە؟ ئەڕوا تێپەڕیتن بەجێ دێری ئاوە. بەڵام هەر ئەوە نا بەجێ بێری و بە بەسراوەی و بە برسێتی، نا ڕۆژانە لە ماڵەوە خواردنی لە بۆ ئەم پیاوە ئەنێری ئەگەر چی ئەمە دوژمنی ئەوە. ئەو مەبەستی بووەکەوە هەر شوێنەکە پێغمبەر ببین صلی الله عليه وسلم بیکوژی، کەچی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم نانی لە بۆ ئەبە خواردن لە ماڵی خۆی چی ئەخوا، ئەمە ئەنێری لە بۆی. بەڵام تێریش نابی لە ڕۆژی یەکەمە. ڕۆژی دومین بە هەمان شێوە، ئەمجارە کە دەزانی شەو ڕۆژێکی بەسەردا تێپەڕی تازە کوشنەکە نەما، بۆیە ئەمجارە بڕگەی یەکەم تەرک ئەکا کە پێغمبەر پرسیاری لێ ئەکا چت لەگەر بکەم؟ تەسەووری چی ئەەکەی؟ ئەڵێ تەسەووری چاکە، ئەگەر ڕزگارم بکەی ئەوە شوکرانەت ئەەکەم و سوپاست ئەەکەم، خۆ ئەگەر پارەشت ئەوێ پارەشی زۆرت پێدەم. بە هەمان شێوە پێغمبەری خوا صلی الله عليه وسلم قسەی لەگەر ناکاتە، یعنی وەڵامی ناداتەوە بە یەک لەم دوانە، خواردنەکەی بۆ دەینیتەوە. لە ڕۆژی سێمە هەمان وەڵامەکە دووبارە ئەکاتەوە. پێغمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئازادی بکە، کە ئازادی ئەکەن دەرگای بۆ ئەکەنەوە، پیاوەکە دەرئەچیت. اینجا طبعا لە ڕۆژی سێمە کە دەرگای بۆ ئەکەنەوە و کە مسلمان ئەبی، طبعا پاشێوەی کە ئەچیتە دەرەوە لە ناو هەندێک دارخورما خۆی ئەشوە، پاشان دەهێت ئەلێ ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أنك رسول الله، شادومان دەینی و باوەڕ دەینی بە ئیسلام و بە پێغمبەرەکەی صلی الله عليه وسلم. وأوزر أري والله يا محمد صلى الله عليه وسلم، بيشي إستا هيج كسيك نبو بقدرته من ركب لبيته
لە هەموو کەس زیاتر ڕقم لە تۆ ئەبووە والله هیچ دینێک نەبوو بەقەدەر دینی ئیسلام ئەمە ڕقم لێ بیتەوە و هیچ شارێکش نەبوو کە بەقەدەر شاری مەدینە شارەکەی تۆم ڕقم لێ بیتەوە کەچی ئێستا لە هەموو وەجهێک خۆشەویستتر بەلای من دم و چاوی توێ لە هەموو دینێک خۆشەویستتر لە لای من دینی ئیسلامە و لە هەموو شارێک خۆشەویستتر لە لای من مەدینەی مونەوەڕەیە شاری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێدی ئەمجار پیاوەکە ئەڕوا ئەچیت لە بۆ مەکە لەوێ کافرەکان طبعا ئەیگرن پاشەوەی کە پرسیاری لێکەن و ئەڵێ من مسلمان بوویمارێن تۆ هەڵت کردووە نەخێر من هەڵم نەکردووە من مسلمان بوومە اینجا ئایانەوێ بیکوژن دوایەکە کەڵێ کاکە نەیکوژن ئەمە خەڵکی ئەمامەیە گەنمەکەی ئێرە هەمووی لەوێ دێ اینجا بەری ئەدەن بەڵام پاشی بەردانەکە ئەڵێ باش بزانن من منەتم بەوە نییە کە بەرم ئەدەنیانە ئەمن مسلمانم وەکە ئەشتمەوە لە بۆ منتیقەی خۆم والله لێ ناگەڕم یەک دن کە گەنمتان لە بۆ بێ مەگەر رسول الله صلى الله عليه وسلم ئیزن بدە اینجا ئەچیتەوە فعلەن گەنمیان لێ قەدەغاکە دوایە خەڵکی مەکە نامەیەک ئەنووسن ئەلەن یا محەممەد صلی الله عليه وسلم تۆ خزمی ئێمەی ڕاستە ئێمە ناحەزی تۆین و دوژمنی تۆین بەس تۆ کەسێکی میهرەبانی حیسابی خزماتی ئەەکەی ئەم پیاوە گەنمەکەی لە ئێمە قەدەغە کردیە ئەگەر شتێکمان بۆ بکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نامێکی لۆ ئەنێری ئەفەرمێ ثومامە وازیان لێبینە گەنمەکە با بچی لە بۆ شاری مەکە یعنی ئەم ڕووداوە ئەم موقیفە بەڕێزان چ نەوع میهرەبانێکی پێغەمبەری تێدا صلی الله عليه وسلم پێغەمبەرێک کە کەسەکە تێنووی کوشتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی لە بەرامبەری ئەڵێ لە هەموو کەسێک زیاتر من ڕقم لە تۆ ئەبووەوە کەسێکی ئاوا ئەو جار ئەکەویتە بەردەستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەعاملێکی زۆر جوانی لەگەرەکە زۆر بە میهرەبانی گفتوگۆی لەگەرەکە سرنجی لە بۆ خۆی ڕائشێشێت عەتف و سۆزی ئەبی لەگەری و نانی ئەداتێ دعوەتی ئەکا ڕۆژی یەکەم ڕۆژی دووەم ڕۆژی سێم هەتا ئەم هەڵسوو کەوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وای لێ ئەکا ئیسلام لە لای شرین بێت پێغەمبەر لە لای عەزیز بێت بۆیە کەسەکە مسلمان ئەبێت ئیدی ئەمە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم پێویستە کەسانێک قسە لەسەر پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم کە ژیان و سیرەکەی بخوێننەوە موقیفەکانی بخوێننەوە ئەو جار نەک وەکوەرەی فیشک بە تاریکی وەبنێن و بەبێ ئەوەی کەوا شارەزای شخصیەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم قسە لەسەر ئەم زاتە بکەن والسلام عليكم ورحمة الله وبركاته